خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵ متمانە بەخشینی بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە جۆرێک مامەڵە دەکات دەستەی سەرۆکایەتەکەی دەستەمۆی ئەو کابینێن و بە فەرمان و گوێڕایەڵی ئەوان بەرنامەی کاری کۆبنەوەکان دادەڕێژن. پەرلەمانتارانیش ئەوە ناشارنەوە ئەو دەستەی سەرۆکایەتیە نەیتوانیوە هاوسەنجی لە نێوانی پرۆژە یاسا و پێشنیازە یاسادا بکات. ئەم خوڵەی پەرلەمانی کوردستان بەداخەوە لە ئاسخواست و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان نییە، چونکە ئەوەندەی پرۆژە یاسا لەم خوڵەی پەرلەمانی کوردستان واتە پرۆژە حکوومەت دەردەچێت ئەوەندە پێشنیازی یاسای پەرلەمانتاران دەرناچێت کەچی پەرلەمانتاران نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانن، پەرلەمانتاران لەناو خەڵکن، معاناتی خەڵک دەکەنە پێشنیازە یاسا دەیگەنە سەرۆکایەتی پەرلەمان، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان ڕاستەوخۆ دەینێرێ بۆ حکوومەت. هەندێک پێشنیاز هەیە کە بارگرانی داراییش دروست ناکە بەڵام ڕێی حکوومەت وەردەگرێ. بەشێکی تر لە پەرلەمانتاران باز لەوە دەکەن ئەو پرۆژە یاسایانەی حکوومەت مەبەستێتی کە بخرێنە بەرنامەی کار زۆر جیاوازن لەو پێشنیازە یاسایانەی پەرلەمانتاران پێشکەشی دەکەن تاکو بخرێنە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمان. ئەو پرۆژە یاسانی لە حکوومەتەوەی لەگەڵ ئەو پێشنیازە یاسانی کە پەرلەمانتارێ خاتە بەرنامەی داواکە بخرێتە بەرنامەی کارەوە زۆر جیاوازن. پەرلەمانتار داواکە کە پێشنیازە یاسای بخاتە بەرنامەی کارەوە کە زیاتر بە دەرەجەیەک لە خەمی خەڵکا بێ. بۆ نمونە پێشنیازە یاسامان داوا یاوە بە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر مەقاسە و قەرزانەی کە حکوومەت لای هاوڵاتیەتی و هاوڵاتی لای حکوومەتە کە ئەمە گرفتێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. تۆ بێ ئەمە یەک لایەکیتەوە و حکوومەت پاشەکەوتی موچەی لایە بڕێنی موچەی لای ئەمانی لای ئەوەن داوا لە هاوڵاتی نەکا کە پارەی کارە با ئەو خزمە گوزاریەکانی تر بە ئەمە یاسایەکی زۆر گرنگە بێ بخاتە بەرنامەی کارەوە. بۆ ئەو بابەتە بەڕەسمی بەهۆی ناکۆشە سیاسیەکانەوە تاکو ئێستا کەمترین کۆبوونەوە ئەنجامدراون ئاماجگەلەوەی ئەو قەیرانانەی پەیوەستن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هیچی نەخراوەتە بەرنامەی کاری کۆبوونەوەکان کە ئەمەش دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لێی بەرپرسە. لە تەمەنی 4 ساڵی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەنها 110 کۆبوونەوە ئەنجام دراوە. لەم 110 کۆبوونەوەیە تەنها 25 یاسا دەرکراوە و 22 یاسایان لەلایەن حکوومەتەوە نێردراون بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان شەرعیەتی پێداوە. تەنها 3 یاساش هی پەرلەمانتاران بوونە و بوون بە یاسا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.